لە ڕۆژی جیهانی زمانی دایک پسپۆڕانی بواری زمان ڕایدەگەێنن خەریکە کورد بەدەستی خۆی زمانی کورد جینۆساید دەکات هاوکات هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایک ئەکادیمیای کوردی گفتوگۆیەکی کراوەی بۆ ژمارەیەک لە پسپۆڕانی بواری زمان و مامۆستایانی زانکۆ ڕێخست بەشێک لە بەشداربوونیش ڕایدەگەێنن لە ئێستادا لە ناوەندەکانی خوێندن هێندە گرنگی بە زمانی بێگانە دەدرێت ئەوەندە گرنگی بە زمانی کوردی نادرێت ئەمەش بووەتە هۆی تیرۆرکردنی زمانی کوردی دەشڵێن دەسەڵات و بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن بەرپرسیارن لەو تیرۆرە ئەو تیرۆرەی کە ئێستا بەرامبەر بە زمانی کوردی دەکرێت دەسەڵات کە دەسەڵاتیش لەسەرەوە دێت و خوارەوە هەموو لایانی پەیوەندیدار بە وەزارەتەکان بەڕێوەبەرە گشتیەکان ئەمانە بەرپرسن خاڵی دووهەم خۆمان وەکو تاک ئێمە وەکو تاک لە خێزان بەڕاستی خۆمان دووهەم خاڵ دەتوانم برێن بەرپرسیم میدیاکان هەموو میدیاکان بەس ڕێژەیە ڕەنگە لە میدیایەک بۆ میدیایەک دەگۆڕێ ئەمانش زۆرێکە لە تیرۆرکردن وەکو بە بەرنامە بەکارنەهێنانی ڕستە و پەیڤ و وشەی کوردی یانە هەر بۆتە بەرنامە وەکو بەرنامە ڕێژی لێ هاتووە چەندان کە وشەی بێگانە بەکار بهێنم کەواتە هۆکارەکان زۆرن هەندێک هۆکاری تر ڕەنگە تەکنۆلۆژیا بێ ڕاستە تەکنۆلۆژیا دوو سەری هەیە ئەمەش بۆتە هۆکارێک دووەم بیرکردنەوە ینی پەروەردەی سەقەتی ماڵێ بەڕاستی دەبێ ئێمە بگەڕێنەوە سەر خۆمان پەروەردەیەکی دروست اینجا و پەروەردەکە لە ئاستی خێزان لە ئاستی وەزارەتی پەروەردەش و هەروە تەنانەت وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری نێوەندەکانی زانکۆ هەر هەمویان ئەمانە بەرپرسی یەکەم و هۆکاری یەکەمن لە تیرۆرکردنی زمانی کوردی هەر دەستگایەک هەر لایەنێک هەر کەسێک سنووری بەزاند کەڵچەری کوردی خوێران کرد زمانی کوردی جینۆساید کرد مێژووی کوردی شێوان زمانی ڕەوانی کوردی شێوان دوو پیس کرد ئەبێ سنووری وەدا بنرێت و سزا بدرێت ئەستا بەتە بەربەڵ بڵایی بە هەرکەس بۆ خۆی هەرکەس لە ئاوازێک دەخوێنێ و ماڵوێرانێکی سەرباری ماڵوێرانەکەی نەبوونی دەوڵەتی بۆ دروستکردن کورد وەکو نەتەوەیەکی کۆن زمانی خۆی هەیە کە لە چەندین دیالێکت و زاراوە پێکاتوە بەڵام لە چەندین قۆناغی جیاوازدا لەلایەن دەوڵەتانی باڵادەست هەوڵی سڕینەوەی دراوە لە ئێستاشدا لە عێراق زمانی کوردی دووەم زمانی فەرمیە و لە باشووری کوردستانیش زمانی فەرمی حکوومەت و خوێندن و سیاسەتە بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەتواندراوە ئەو زمانە بخرێتە ناو جیهانی تەکنەلۆژیا و ئینتەرنێت چەند لاپەڕی کوردی هەیە لەسەر ئینتەرنێت چی دۆکیومنتێک و کواڵەتی ئەو دۆکیومنتانە چینە و چیمان بۆ نەباسیەوەم کە تەلەڤیزیۆنەکانی وایفای ئەتا ئێستا لە ماڵەوە سێرچی بە کوردی تێدا نییە خەڵک ناتوانێت بە دوای شتێکی کوردی بگەڕێت لەسەر دیواری کە تەلەڤیزیۆنەکە لە دیواردانەوە باسی ئەو نوع مشکلانم کرد دەبێ حکوومەت بەڕاستی بەجددی بێتە سەرخات لە ڕێگای دەستگاکانی ڕێکخراوەکانی سەپۆرتیان بکە بۆی دەست بە ئیش بکەن بەڕاستی چونکە خۆی من تقریباً 5-6 خاڵم دیار کرد کە دەبێت بە زووترین کات کاری لەسەر بکرێت باش شتێکی نمونەیەکی بەسیط بێت ئەو ئیمۆجیانەی کە گەنجان بەکاردێنن لەو کاتی مێسجە دەبێت وانە ناوی کوردی هەبێتن ئەگەر نا گەنجەکان ناوی ئینگلیزیەکە و ناو عەربیەکەی بەکاردێنن ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی زمانی دایکە هەموو گەلانی جیهان بە چالاکی جۆراوجۆر ئەو ڕۆژە بەرز ڕادەگرن هاوکات بەپێی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سوێدی بۆ ڕێزبەندی زمانە جیهانیەکان لە جیهاندا 6,000 زمان هەیە بەڵام زۆریان مەترسی لە نێوچوونیان لەسرە و زۆرترین خەڵک قسە بە 100 زمان دەکەن زمانی کوردیش لە پلەی 59مین زمانی جیهاندایە وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر